رمضان شام لا بقى سنة سلااو خۆشەویستانی پەیجی تەلەڤیزۆنی ڕانیا لە گێمی دووەمی یاریەکەی ڕێناس ئاسۆس تۆپ لە بەرژەوەندی یاریزانانی ئاسۆس عومەر تۆپ هەڵدانەوەیەک هەردی تۆپەکەی دوورخستەوە دووبارە عومەر حەمەکاوە جانا إيدينا غير رينا صفر ليه لا لا شيء بخد ديلك فاول برجون دیار زنانی آسوس هرمان بو مامستا آسو بالا بو دروی خانه گل خۆشەویستان و عزیزانی پەیجی تەلەڤیزۆنی ڕانیا ئەنجامی یاریەکە 0-0 گێمی دووەمی یاریەکەیە هەڵدانی لە لە بەرژەوەندی یاریزانانی ئاسۆس هەڵدانی لە بەرژەوەندی یاریزانانی ئاسۆس هەمڕامۆز هەڵدانەکە جێبەجێ دەکا دووبارە هەڵدانی لە لێدانی گۆشە لە بەرژەوەندی یاریزانانی ئاسۆس باش لێدانی گۆشە فاول لە بەرژەوەندی یاریزانانی ئاسۆس تۆپ لە بەرژەوەندی فاول لە بەرژەوەندی یاریزانانی ڕێناس ئومێد مەلا فاولەکە جێبەجێ دەکات
ومێد مەلا فاوڵەکە جێبەجێ دەکا. لێدانی گۆشە لە بەرژەوەندی یاریزانانی ڕێناس. تۆپ لە بەرژەوەندی گۆڵپارێزی تیپی وەرشی ئاسۆس. ئومێد مەلا بۆ پێشەوە یاریگا. ئومێد مەلا بەڵێن پاسێک بۆ هەردی بۆ دیلمان بۆ بەڵێن بۆ ئەحمەد زێباری، بەڵام مامۆستا ئاسۆ تۆپەکەی کۆنتڕۆڵ کرد بۆ مەلا عوسمان. هەڵدانی لە بەرژەوەندی یاریزانانی ئاسۆس. ئازار ئەوە یاری کەڵەشێرەکانی کەڵەشێرەکان نووزووەڵ نەستە. نانا مەلای دیکە مەلای ئیسماعیل. فاول لە بەرژەوەندی تیپی وەرشی ئاسۆس. هەرمان فاولەکە جێبەجێ دەکا. هەرمان بەڵام بۆ دەرەوەی خانەی گۆڵ. لێدانی گۆشە لە بەرژەوەندی یاریزانانی ئاسۆس. لێدانێک بەڵام بۆ دەرەوە یاریگا. تۆپ لە بەرژەوەندی ئومێد مەلا بەرەو پێش. ئومێد مەلا تۆپ لە بەرژەوەندی بەڵێن بۆ نامۆ تۆپەکەی دوورخستەوە.
تۆپ بۆ دەرەوە یاریگا هەرمان بەڵام پاسەکی هەڵا دیلمان بۆ ئەحمەد زێباری ئەحمەد بۆ پێشەوە یاریگا بەڵام شوان تۆپەکەی دوورخستەوە سەربەست تۆپ لە بەرژەوەندی یاریزان سەربەست هەلا عوسمان بۆ سەربەست بۆ سوورە بۆ حەمەکاوە بەڵام پاسە بەهەڵا دووبارە تۆپەکە لەلایەن یاریزانانی تۆپ لە بەرژەوەندی یاریزانانی ڕێناس بەڵام شوان تۆپەکەی کۆنتڕۆڵ کرد ناو بژیوان ئاماژە بە هەبوونی فاوڵ دەکات لە بەرژەوەندی یاریزانانی ئاسۆس سەرباز تۆپی لە بۆ حەمەرامۆس سەربەست تۆپەکی درێژ هەڵدانی لا لە بەرژەوەندی یاریزانانی ئاسۆس هەڵدانی لا لە بەرژەوەندی یاریزانانی ڕێناس ئومێد مەلا هەڵدانەکەی جێبەجێ کرد بۆ نامۆ بۆ ئومێد مەلا بۆ دەرەوە یاریگا هەڵدانی لا لە بەرژەوەندی یاریزانانی ئاسۆس محەممەد ڕامۆس هەڵدانەکە جێبەجێ دەکات هەرمان بۆ سەربەست هەڵدانی لا لە بەرژەوەندی یاریزانانی ڕێناس ئەنجامی یاری 0-0 سەربەست بۆ شوان بۆ سەربەست بۆ حەمەرامۆس بەرەو پێشەوە یاریگا لێدانی ڕاستە و خۆ لە بەرژەوەندی یاریزانانی ئاسۆس بە هیوای سەلامەتی بۆ مەلا عوسمان
لێدانی ڕاستە و خۆ لە بەرژەوەندی یاریزانانی ئاسۆس هەرمان لێدانە ڕاستەوخۆکە جێبەجێ دەکا. هەڵدانیرا لە بەرژەوەندی یاریزانانی ڕێناس فاوڵ لە بەرژەوەندی یاریزانی ڕێناس نزیک بوو لە گۆڵ تۆمارکردن بە هەڵی بەرگی کار و گۆڵپارێز. لێدانی گۆشە لە بەرژەوەندی یاریزانانی ڕێناس فاوڵ لە بەرژەوەندی یاریزانانی ئاسۆس. ئومێد مەلا گەڕانەوەی لەلایەن ئومێد مەلا فاوڵ لە بەرژەوەندی یاریزانانی ڕێناس. زانین چێ لێدانەکە جێبەجێ دەکا. ئەحمەد زێباری لێدانەکە جێبەجێ دەکا. ئەنجامی یاری 0-0 بە هیوای سەلامەتی بۆ گۆڵپارێزی تیپی وەرشی ئاسۆس.
توبلای احمد زباری با سردار با امید ملا هەڵدانەوەیەک بەرام بۆ دەرەوەی خانەی گۆڵ تۆپ لە بەرژەوەندی یاریزانانی ئاسۆس هەرمان کارتێکی زەرد بۆ دیلمان فاوڵ لە بەرژەوەندی یاریزانانی ئاسۆس ئەنجامی یاری 0-0. سردار بۆ پێشەوە یاریگا سردار تۆپ لە بەرژەوەندی یاریزانانی ڕێناس
هەڵدانی لا لە بەرژەوەندی یاریزانانی ڕێناس ومێد مەلا هەڵدانەکە جێبەجێ دەکات. فاول لە بەرژەوەندی یاریزانانی ڕێناس ئەحمەد زێباری لێدانەکە جێبەجێ دەکات. لێدانێک بەرام بۆ دەرەوەی خانەی گۆڵ. والله ايجنت انا اقول لك بعد كل خبر
يعني قصة ملا عاصر ملا انجام یاری 0-0 نازانم لێدانی ڕاستەوخۆ لە بەرژەوەندی یاریزانانی رێناس لێدانی ڕاستەوخۆ لە بەرژەوەندی یاریزانانی رێناس زانین چێ لێدانەکە جێبەجێ دەکات والله نعم تجيب هذا ما ينادوا ما يسمعش ما يسمعش نادوا بغداوي لێدانی ڕاستەوخۆ لە بەرژەوەندی یاریزانانی رێناس ئەحمەد جێباری لێدانەکە جێبەجێ دەکات بەڵام بۆ دەرەوەی خانەی گۆڵ
انجامی یاری 0-0. کارتێکی زەرد بوو بەڵێ ئازانم نزیکەی 39 خولەک لە گەنی دووەمی یاریەکە تێپەڕیوە و ئەنجامی یاری 0-0. فاول لە بەرژەوەندی یاریزانانی ئاسۆس.
بە هیوای سەلامەتی بۆ هەرمان کاگالان هەردووشیان زەویان گیرەوە نانیان پێ دەفرێت بەداخەوە یارەکە گەرجی تێگەوت نزیکەی 42 خولەک لە گەمیدۆمی یاریەکە تێپەڕیەوە ئەنجامی یاریەکە 0-0 بەڵام دیارە گرژی کەوتۆتە نێوان هەردوو تیپ حالاً خۆشەویستانم یاریە بە سپۆنسەری خواردنگەی کاسە برنجی ئالە دەگوازرێتەوە سپاس بۆ خواردنگەی کاسە برنجی ئالە تۆ لە بەرژەوەندی یاریزانانی ڕێناس تۆ لە بەرژەوەندی یاریزانانی ڕێناس بەڵام تۆپەکە دوورخرایەوە لەلایەن مامۆستا عەسۆ تۆ لە بەرژەوەندی نامۆ پاسێک بۆ ئومێد مەلا ئومێد مەلا شاکار چەند خولەک ناوبژیوان ئاماژەی بە کاتی زیادکرا کرد زانین چەند خولەک کاتی زیادکراوی یاریەکەیە 5 خولەک کاتی زیادکراو
لێدانی گۆشە لە بەرژەوەندی یاریزانانی یاسۆس. هەڵدانی لا لە بەرژەوەندی یاریزانانی یاسۆس. عومەر بۆ سەربەست بۆ هەرمان بۆ سەربەست بۆ هەرمان بۆ مامۆستاسۆ. تۆپ لە بەرژەوەندی ئومێد مەلا بۆ شاکار بۆ شاکار. ئەنجامی یاری 0-0. فاوڵ لە بەرژەوەندی یاریزانانی ڕێناس. شاکار لێدانەکە جێبەجێ دەکات. شاکار لێدانێکی جوان بەڵام بۆ دەرەوەی خانەی گۆڵ. ئاندەرانی هەردوو لە ڕەش
تۆپ لە بەرژەوەندی یاریزانانی ڕێناس. ئومێد مەلا شاکار لێدانی ڕاستە و خۆ لە بەرژەوەندی یاریزانانی ڕێناس. لێدانی ڕاستە و خۆ لە بەرژەوەندی یاریزانانی ڕێناس. لێدانی ڕاستە و خۆ ئەحمەد زێباری لێدانەکە جێبەجێ دەکا. لێدانە چینایە بەڵام گۆڵپارێز توانی لێدانەکە بگەڕێنێتەوە و ئۆفساید لە بەرژەوەندی ئۆفساید لەسەر یاریزانانی ڕێناس گیرە. یاریەکە بەرەو کۆتایی دەچێت. ئەنجامی یاریەکە 0-0. بە هیوای سەلامەتی بۆ گۆڵپارێزی تیپی وەرشیاسۆس. تۆپ لە بەرژەوەندی یاریزانانی تیپی وەرشی ڕێناس. یاریەکە کۆتایی هات بە ئەنجامی 0-0. هەردوو لا بە بێ گۆڵ یەکسان بوون. یاریەکە کۆتایی هات